دەچمە لای راپۆرتێک لەسەرەوەی کە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان خەڵاتی یەکەمەکانی ناوچەکەی کردووە. دەچمە لای ئەو راپۆرتە کە پەیامنێرمان ئازاد و مراوی بۆی ئامادەکردوون، دواتر دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا ئەمڕۆ هەستاین بە خەڵاتکردنی ئەو قوتابیانەیە کە لە سنووری خەلیفان کۆنمریان لە نۆهات بەرەوسەر بووە. ژمارەی قوتابیانە 21 قوتابی بوو. ئێمە وەکو ئەرکێک بە پێویستمان زانی کە ئەو قوتابیانە بانگیێرە بکەین و خەڵاتیان بکەین. سەرەتا سوپاسی یەکەبێ کە دەستی یەکەبێ کە مامۆستایانی قوتابخانەکەم دەکەم، زۆر سوپاسیان دەکەم. دواتر داک و باوکم کە وەکو هیمەتێک وەکو سەربازێکی ون لەم جەنگەدا لە پشتم بوون، بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم. دواتر ئەوەی سوپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەم کە وەکو دەست پێشخەریەک توانیان خەڵات و پێزانی خوان دەڕن. نمرم 97.6 و هەمووی هیمەت و خوێندێشی یەکجار زۆری لە پشتا، بەڕاستی ئەم نمرە بەرزار لە خۆیەوە ناهێت. سەرەتا بە ناوی خدای گەورە و میهرەبان، من ناوم سکاڵام تاڵیب ڕەسوول. ئەم ساڵیکەم ساڵم بوو لە پۆلی 12 لە ئامادەی دواڕۆژی ناحکومی. سوپاسی دایک و باوکم ئەەکەم و سوپاسی مامۆستاکانم و هاوکاران و هاوڕێیانم ئەەکەم کە توانیم ئەم نمرە بەرزە بەدەست بێنم، و سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیش ئەەکەم کە بە پێشکەشکردنی ئەو دیاریانە و هاوکارێکی باشمان بوو. 95.6 بوو. زۆر تێکۆشان و شەونخۆنی و هەوڵ و ماندووبوون و ماندووبوونێکی زۆر بڕاستی زۆر پێوە ماندوو بووین، والحەمدولله دەرەجێکی بەرزمان هەن. سەرەتا بە خێراتین جەنابتانەکەم. کۆی گشتی نمرەکانم 91 و ڕاستیە بە ماندووبوونێکی زۆر دەستمان پێکرد، زۆری شەڵ و تێکۆشانماندا، و لە کۆتاییدا سوپاسی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی خەلیفانەکەین. و بەڕاستی کارێکی جوانیان بۆ قوتابیان کرد. ئەوە هانی تەڵەبە زیاترەدا بۆ ئەوەی هەوڵی تۆکۆشان بەدەست بێن، بۆ ئەوەی زیاتر تەڵەبە هان بدرێتن